ئەمڕۆ یادێکی پیرۆزە و مێژوویەکی پڕسەروەری هەیە بۆ نەتەوەکەمان. هەموو کاتێک شانزەی ئاب بە وەرچەرخانەیەکی مێژووی دەزانم، چونکە شانزەی ئاب بووە هۆی داگیرساندنی شۆڕشێکی مەزنی سەرتاسەری کە پێیان دەوت شۆڕشی ئەیلولی مەزن، و هەروەها ڕابەرایەتی بەرزانی نەمر ئەوە کە توانی هەموو کورد یەک بخات. دوایەوە ئەمڕۆ ڕۆژێکی زۆر پیرۆزە 79 ساڵ بە یادی لەدایکبوونی سەرۆک مەسعود بەرزانی خوا بیپارێزێ تێدەپەڕێت و سەرۆک مەسعود بەرزانی لەژێر ئاڵای کوردستانە لەدایک بووە و ئاڵای کوردستان ئەمڕۆ بە سەربەرزی و بە شکاوی لەگەڵ ئاڵای پارتی دیموکراتی کوردستاندا دەشەکێتەوە. لەبەرەوە ئەمڕۆ یادێکی پیرۆزە و مێژوویەکی پڕسەروەری هەیە بۆ نەتەوەکەمان، چونکە ئەو نەتەوەیە هەموو کاتێک پارتیمان بەرگری لێکردو و پارتیش بۆتە مەشخەڵی ئەوەی کە نەتەوەی کورد ناوی لە ناو جیهاندا بڵاو ببێتەوە. لە ڕۆژی لەدایکبوونی سەرۆک بارزانیدا چی بە سەرۆک دەڵێیت؟ پیرۆزبایەکی گەرمی لێکەم و هەوادارم تەمەندرێژ بێت بۆ ئەوەی ئەو مافەی کە لە دڵی دایەکە مافی نەتەوایەتیە و سربەخۆی کوردستانە بهێنێتە دی و تەمەنی هەر کاتێک هەموو کاتێک سەربەرز و سەرکەوتو سەرفراز بێت بۆ ئەوەی نەتەوەکەمان بگەێنێتە ئامانجە پیرۆزەکانی خۆی.